بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان و هیوادارم بەرنامەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندیتان بێت. بەڕێزە، بۆ ئەم حوتووە چەند هەواڵ لە بواری تەندروستی و زانست پزیشکی و پێشکەشتانەکەین. یەکەم هەواڵ لەسەر ئەو مەحلولە زدعفونی کونەندەگەرە یا ئەو بەناو ئاسپتیکە ناسرێت کە جۆراوجۆرن، ئەنواعی مختلفیان هەیە. ئەگەریش سەرنج بدەین کە لە سەردەمی کە کۆڕۆنا هات، دەور و تەسیری ئەم مەحلولگەرە کە بۆ زدعفونیکردنی دەست بەکارە هاتن، ئەزانی تاچە ئەنازەیەک دەور و نەخشیان هەیە. هەروەکە عەرز خزمەتانم کرد کە جۆراوجۆرن. ئەگەر هاوڕێ هاوکارم زەحمەتێکی شێ نیشانتان نەدات کە ڕەنگیان فەرقەکە بە یەکە و یا ئەوەی کە هەر لەو سەردەمەی کە لە سەردەمی کۆڕۆناکە بوو، یەکەم جار وتیان کە شۆردنی دەست بە ئاو و ساون بەسە بۆ ئەوەی کە ئەگەر دەست بۆ میکرۆبەی کۆڕۆنا ئالوودە بووە پاکۆ بێتەوە، بەڵام ئاو سابوون لە هەموو شوێنێکە دەست نادا، بۆیە کەڵکیان وەرەگرت لە ئەم مەحلولە زدعفونی کونەندەگەرە. ئەم مەحلولانە هەر ئەوە نییە کە لە مەواردێکی وا بەکاربێن. ئەمڕۆکە بە فەرز ئەگەر وا لە نەزەرە بگرین بۆ تەزریقێکی بۆ دەرزی وەشانن یا بۆ جەڕاحی لە ژووری عەمەلیاتە لە ئۆتاقگەر عەمەڵە، ئەگەر حەساب بکەین ئەو مەحلولگەرە نەبن، ئایا واقعاً تەزریق ئەنجامە دەرگێ، ئایا واقعاً جەڕاحی ئەکرێ؟ جوابەکەی ئەوەیە کە نە. هەر بۆیە لە چەند وڵاتێکی ئوروپایی باسێک لەسەر ئەوە کراوەتەوە کە ئەم مەحلولانیشە بەهۆی ئەوەی کە کارایەکی زۆریان هەیە، نە ئەوەی کە زۆرن، بەڵکە وەکو مەحلولگەرێکی حەیاتین، هەروەکە لە ژووری ئۆتاقگەر عەمەڵە ئیستفادەکردن، ئەبێ لە ناو لیست و دەسەبەنی دەواکانە جێگا بکرێنەوە. دیارە ئیسپانیا زۆرترین هەوڵی داوە بە توندی پاڵپشتی لەو ئەقدامە کردووە کە ئەم مەحلولگەرە دەسەبەنی بکردن و چەند ئەنجومەنی گەورە لەوانە ئەنجومەنی دەواخانەکانی ئیسپانیا، ئەنجومەنی پزیشکی بەرگری یا پێداش عمومی و تەندروستی لە ئیسپانی، ئەنجومەن ئۆرتۆپێدەکان یا ئەنجومەن نەخۆشیەکانی دڵ پشگیریان کردووە کە ئەم ئاسپتیکگەرە بڕنە ناو لیستی دەواکان بە خاتری چی؟ بەهۆی ئەوەی کە نەزارەتێکی زۆرتر لەسەر ئەمانە بکرێت. بۆ بەراوردە کردویان لە کولی ئوروپا ساڵانە 19 میلیارد یۆرۆ خەرجی عەوارزی دوای جەڕاحی ئەکردیان، عەوارزی کە عفونەت دوای جەڕاحی پێژن. دوای جەڕاحی ئەو میکرۆبانە ئەو لەو فلۆرپۆسە کە وارد ئەو شوێنە کە جەڕاحی ئەکرێ ئەبنە تووشی عفونەتگەر دوای جەڕاحی. هەروەکە وتم 19 میلیارد یۆرۆ بەراوردیان کردووە. ئامارەکەی ئەوەیە کە ساڵانە ئەو خەرجە زیایە ئەداتە دەست بەشەکانی بێداشت و دەرمانەوە، بۆ ئەوەی کە هەم زەریوی کاری ئەو مەحلولانە برگێتە بان. هەر لە ئیسپانیا وا داوایان کردووە کە مجەوز و پەروانەی تەییدیان بۆ سادر بێت و ئەو شرکەتگەرەی کە ئەوانە دروستەکەن ئەبێ شرکەتگەرێکی معتەبر بن و مجەوزیان گرت بێت، یانێ ئەوەی کە دەرسەدەکەی چۆن بێت، تاچە ئەنازێک بێت، کولەن شتەکە قابل تەیید و ئستاندەرد شودە بێت. من لە ئیسپانیا ئەویان وتووە کە ئەگەر هێشتا بە تەواوی دەسەبەنی نەکراون، نەچووەتە ناو هەنە حاڵ ئیقدامە، ئەتوانن بیمارستانەکان لە دەورانی گوزارە بن، یانێ هەر ئەو شێوەگەر قەبلیە ئەدامە بدەن، دواتر کە دەسەبەنی کران بەو شێوەی کە خۆیان نایانەوێت هەم جز و لیست دەواکان بن، هەم کەیفیەت و تەییدیان لەبانە بێت، لەسەر ئەوە بتوانن کەڵکی لێبەر بگرن. بەتایبەت ئەو ئایسە لەم وێنە کە ئەیبینن ئەوە بتادینە
بتادین دانێت لە پایە ئەسڵیەکانی ئەمڕۆکەیە کە لە ژووری تاقبەرە عمەڵە ئستفاداکرێت و پێش عمەڵ ئەو شوێنە پێ زۆرفونیە کرێت کە ئەو بڕیارە تا چەندێ بڕواتە بەرەو جێبەجێ بگرێ وەکو ئەو چەند ئەنجومەنەی کە لە ئیسپانیا پشگیریان نێکردووە ئەوە دواتر نەتیجەکەی معلومە بێت. دوومین خەبەرێکە بوو ئەوە بوو کە لەم ماوە وا بیستمان کە نەخۆشینێک بڵاوی پێکردووە. ئەو نەخۆشینە تا ئێستا لە 16 وڵات لە دنیادا بینراوە و زیاتر لە 300 کەسیشی توش کردووە. جۆرێکە لە نەخۆشینەکانی هاوڵە کە ئەم نوعیە ئەم جۆریە بە هاوڵەی مەیمونی ئەناسرێ یا مێکوتەی مەیمون ئەناسرێ. بۆ ئەم مێکوتە ئەم جۆرە لە مێکوتە تقریبا زۆر کەمە بە کەمی ئەبینڕێ خۆشبەختانە. دوای ئەوەیشە خەتەرناک نییە. بۆچی خەتەرناک نییە؟ بۆ ئەوەی کە ڤیرۆسێکی ناشناس نییە، پێشتر شناسایی کراوە و هەروەها وا وتراوە کە ئەمە لە ڕێگەی سەفەرە و یا لە ئەو جانەوە ئەو حیواناتەی کە وارەداتین کە تێکەڵ بۆ ڤیرۆسە بوو بن هاتوون بۆ ناو ئەو وڵاتەی کە کەسەکانیان شناسایی کردگە، بەڵام هەر لە خەوەرەکان هەیە کەسانی توش ئەم هاوڵەی مەیمونە بوون کە سەفەریان نەکردووە یا ئەسڵەن دوای ئەوەی کە سەفەری ماوەیەکی دوور و درێژە سەفەریان نەکردووە سم بۆ شوێنانەی کە ئەڵێن زادگا و ئەو هاوڵە لەوێ هەڵساوەتەوە کە ئافریقا و بە تایبەت ناوڕاستی قاڕی ئافریقایە ئەو شوێنانە نەچوون. پس ئەوە ناوێتە دلیل کە ئەمە کەسانی تووشی ئەبن کە سەفەریان کردوێت و ئالوودە بووێتن. لە نیشانەکانی ئەم هاوڵە کە بە هاوڵی مەیمونی یا مێکوتەی مەیمونی ئەوێت ئەوەیە کە ئەو دەورەی کە دیار نییە بەناو یا دەورەی کۆمونیە تقریبا 13 ڕۆژ ئەخایێنێت ڤیرۆسە. هەروە لەم ڤیرۆسە لەم وێنە ئەیبینن ڤیرۆسەکە لە ڕەنگی ڕەشی تۆخ نیشان دراوە. نیشانەکانی هەر وەکو ئانفڵەنزا وایە بە تاو لەرزە و دەست پێەکە تەبوو لەرزە و دوایەوە ماندوویە، ئەو کەسە هەست بە ماندوویەتیەکات، سەرێشەی هەیە، ماسولکەکانی هێزی یان نییە یانێ توانایی جوڵیان نییە، زەعفم عەزولانیان هەیە. جیاوازی کە ئەم جۆرە لە هاوڵە هەیەی لەگەڵ هاوڵەکانی پێشووە ئەوەیە کە ئەتوانێت غودەتی لەنفاوی بە تایبەت ئەو غودەدانەی کە هانە ناحیەی ملە ئەوانیشە توش بکات. دوایەوانە ئەو نیشانەگەر پۆسیە زاهرە بێت، ئەو نیشانەگەرە ئەتوانێت کە ئەو هاوڵەسە لە سەرچاوە بێت یا دەموچاوە بێت، ئەتوانێت تواو لەش توش بات و هەروەها ئەتوانێت لە ناو دەمیشە بێت و لەو ناحیە تریش لە شوێنێکی تریش کە زۆرترین نیشانەیە کە ئەبینرێت بێخیڕانە. من لە هاوڕێ هاوکارم داواکەم وێنەکانمان پێ نیشان بە تا مشخەساتی ئەو هاوڵەگەرە کە چۆنن چ شکەوتیان هەیە لە خزمەتی ئێوە عەرزکەم. ئەم هاوڵەگەرە هەر شکەو هاوڵەیان هەیە وەکو هاوڵەگەری پێشوون، هەروەکە لەم وێنە ئەیبینن بە هاوڵەی مرواری ئەناسرێت کە وەکو مرواری وایە شلەمەنیک ها لە ناویە مایعەکە لە ناویە و دۆری ئەو هاوڵەیشە سوورە یانێ پێس تووشی سووری ئەو شوێنە سوورەوە ئەبێتەوە. تقریبا 2 تا 3 هەفتە ئەخایەنێت تا ئەو کەسە بەرەو چاکبوونەوە بڕوە بە پێچەوانەی هاوڵەی مەسەڵەکو ئەوەی کە بەناو ئابڵە مڕغانە ناسرێت نهایەتی 4 ڕۆژ 5 ڕۆژە دوای 5 ڕۆژە ئەو کەسە چاکە بێتەوە. لێرەشە ئەو شوێنانەی کە ئەو هاوڵە دەرتێت ئەتوانێت شوێنەکەی بموێنێت ئەگەر ئەو کەسە تووشی خوران حاڵاتی خورانی هەیە ئەگەر بیخورێنێ ئەو پۆسە ئازار بدات
ئەتوانێت بۆ دواتر شوێنەکانی بمێنێتەوە. بەڵام ئەوەی کە دوای ئەوەی کە ئەو هاوڵەگەرە مەحفەو بوونە و ئەگەر ئازاری ئەو شوێنیە نەداوێت پێشتر یان شوێنەکەیشی لەسەر سەرچاوە بە تایبەت نامێنێتەوە. لەم وێنێشە کە ئەیبینن ئەو مەراحلەسە کە لەو مەرحلە کە چەکەرە ئات گەورە ئەوێت تقریبن ئەگەیت کە مەحلولەکەی هاتیەوەتر دەوریشی سوورە بێتەوە تا ئەوەی کە ئیتر گەیشتووە و ئەوە ئەتەقێت دوای ئەوەیشە ئەو مەرحلەی کە ئێتر مەرحلەی تەرمیمە ئەو پێسە خەریکە خۆی گرێتەوە تەرتیب نیشان دراوە. هەروەکە عەرز خزمەتانم کرد ئەم نەخۆشینە نەخۆشینێکی خەتەرناک نییە تایسە مەرگ و میرێکی وە گزارش نەدراوە. دوایەوەیشە زۆر نادرە شوێنەکانی ئینتقاڵی ئەوەیە کە لە تەریق مخاتی بەدەنە و انتقال هەیەکە لە تەریق ئاودەمە و لە تەریق هەناسەوە و هەروەها ئەو کەسانی کە تووشی ئەو ڤیروسن ئالودەی ئەو ڤیروسن ئەگەر مەلافە پەتوو یا سەرینێکە بەکاری تێرن ئەتوانێت ئەو ڤیروسە لەو تەریقە و قابلە سەرایەت بێت وەکو هاوڵەکانی تریش کەسێک کە تووشە بێت هیچ دەرمانێکی نییە دەرمانەکان فقط حمایەتەکە کۆمەکەکە بە فەرزەکە سەرێشە هەیە بۆ ئەوەی کە سەرێشەی نەمێنێ ئەگەر خارشی زۆری هەیە بەدەنی پێسی ئەگەر خارش و خورانی هەیە دەرمانێکی پێ بدەن کەمێ تەسکینی بدا ساکتی کات ئارامی کات و دوای ئەو دوو یا سێ هەفتەیش خۆی بەرەو چاکبوونەوە یانی سیستم ئیمنی بەدەن خۆی لەگەڵ یا مقابڵە کات تا ئەو ماوە تێپەڕەوێت و بەرەو چاکبوونەوە ئەڕوات. ئاخرین هەواڵێکە پێشکەش ئێوە بە ڕێزانی یەکەم لەسەر واریسە. واریس هەروە کە ئەزانن ئەو دەمارانە یا ئەو سیاڕەگەسە کە بەهۆی ئەوەی کە خوێن تێ کووە بێتەوە ئەو دەمارە پانترەوێتەوە درێژترەوێتەوە ئەبینرێت کە حاڵەتی غێرعادی هەیە ئەوە واریسە یانی لە ئەسڵە سیاڕەگێک گەرێکە گەورن و پێچیان خواردن پێچی خواردو یا گرێ خوارد و ئەو گرێگەرە ئەتوانێت ئەوە نیشانەی واریس بێت و هەروەها نیشانەیەکی تر کە فرە بەرچاوە ئەوەیە کە ڕەنگ ئەو دەمارگەرە ئەو ڕەگەرە بەرەو شینایەکی تۆخ یا بەنەوش ئەڕوات ئەوە لە نیشانەکانیە. لەم وێنە کە هەروای بینن لە وێنەی خوارە یەکدان قاچە کە تووشی واریس بووە قاچێکی وێنێکی تەبیعیە لە قاچ یەک کەس کە تووشی واریس بووە هەروە کە ئەبینین هەم حاڵەتی پێس وەرزی و نزمیەکەی تێک چووە هەم دەمارەکان بە چاو ئەبینرێت. ئەگەر لە وێنە سەروەکەی تواشاکەین لە لای ڕاستە قاچێکی ساقە لە لای چەپە ئێمە قاچێکی توشبوو بە واریسە بینین. لەو قاچەکە ساقە ئەگەر لە تەنیشتی و تواشاکەین لە لای ڕاستیە و ئەو سیاڕەگە سیاڕەگێکی ساق و سەلیمە یانی ئەوەی کە ئەو خوێنە کە تێتەوە ئەو خوێنە کە ئەڕوا بۆ بافت لەش خوێنێکە کە ئۆکسیژنی نییە ئەبێ هەڵگەڕێتەوە بڕواتەوە بۆ دڵ دیسانەوە. دوودانە فلش هەبینن لە ناوڕاستی ئەو فلشە ئەوە بە فلشێتر نیشان دراوە ئەوە دەریچەی پێڵێن ئەو دەریچە خاصیت باز و بەسەی هەست ئەو خوێنە چونکە لە ارتفاعێکی خوارە و بەرەو سەر حرەکەتەکات ئەبێ بڕوات و بگات بە دڵ دوای ئەوە وەکو بۆشکەیەک لە نەزەری بگرن ئەو لەو شوێنە پڕە بێت ئەو دەریچە بازەوێ ئەو خوێنە ئەڕواتە سەرەوە بۆ ناو بەشی تر تا ئەگاتە دەریچەیەکی تر هەروە وەک بۆشکە بۆ بۆشکە بەرەو سەر ئەڕواتە ئەگاتەوە بە ئەڕواتەوە بەرەوە دڵ. ئەگەر ئەو دەریچە بە هەر هۆیکە و توش مشکڵە بێت کە دواتر هۆکارەکانی ئەڵێن هۆکارگەرێک ئەتانێ بێتە عامڵ ئەوە کەەوە دەریچەگەرە خاصیت خۆیان لە دەست بن لە خواری ئەو دەریچە و هەروواکە لە وێنەکەی لای دەستی یابینی نێتر ئەو سیاڕەگەی خراپ و بیانە دەریچەکە خاصیەتێکی نەماگە ئەو خوێنە کە حتا لە سەری شەهەیە چونکە ئەو خاصیت باز و بەسەبوونیە نەماوە خوێنەکە تێتە ناو دەمارەکە لە خوار جەمەوێتە و
و حاڵەتێکی هەم گەورەبوون نیشانەدات هەم ئەوەی کە ئەو شوێنە گرێ ئەخوات ئەو دەریچە وەکو حاڵەتی گرێ بەهۆی کۆبوونەوەی ئەو خوێنە و لەوێ وە تێدە بەرچاو لە ئەسلیشە هەم ڕەگەر ئەسلی کەمی خاصیەتی ارتجاعیان هەیە یانە خاصیەتی کێشیان هەیە باز و بەستاون لە کەسێکە تووشی واریسە بێ ئەو خاصیت باز و بەسەیە نامێنێ تقریبان پانەوێتە و ئەوەسە بکە ئەو دەمەگەرە وەکو ئەو وێنە کە لە خوارەوە ئەیبینیم گەورەتر لە ئەنازەی خۆی تێدە بەرچاو. پس واریس ئەتانین بێژین هەر شێوە ئاسی بوو تەخریبێکە لە دەریچەکانە دروستە بێ ئەتوانێت بێتە واریس دیوارە ڕێگەکان خاصیت ارتجاعی خۆیان لەدەستان دوایەوەیشە هەم درێژترەوەن و دەمارەکان هەم ئەوەی کە پانترەوە بنەوە. بۆ دەرمانی واریس ئەوە بوو دەرەجە بەنی بوو دەرەجەکانی تەخفیفە یعنی لە خەفیف و دەست پێکات تا شەدید لە حاڵەتی فرە خەفیف و کەمەوە کە بێژین لە دەرەجەی یەکی پێژن لە دەرەجەی یەکە تقریبا ئەو دەمارە بە چاو ئەبینێت بەڵام هەم ئەنازەکەی وسعەتەکەی کەمە هەم گریەکان چکۆلەترن هەروەکە لەم وێنە ئەیبینن یەکەم ئەو جوتە قاچەی کە لە لای چەپۆ هەیە جوتە قاچێکی ساقن ئێتر هەروە بۆ شێوەی 1 2 3 4 دەرەجەس کە بەرەسەر ئەڕوات و ئەوەیتر شدت یعنی 2 لە 1 زۆرترە 3 لە 2 زۆرترە و حاڵت 4 لە هەموویان زۆرترە کە لە حاڵی 4 ئەیبینین کە وسعەتی و ئەنازەی تاوە حەدە جوگەکە لەسەر پێسیش تەسیری داناوە حتا ڕەنگی پێسیشی گۆڕیوە معموڵەن پێس یا ئەو شوێنانە هەر ڕەنگە شینەکەی دەمارەکە نیشانەدا یا ئەوەی کە ئەو وەکو سوور ئەو پێسە تەخریبەکە حاڵەتی وەکو ئەو شوێنە پێسەکە ڕەنگەکەی ئەگۆڕێت و دوای ئەوەیشە تووشی خارشە بێت. بۆ هۆکارەکانی دیارە چەند هۆکارن بەڵام یەکەم هۆکار کە لە 150 ئەو کەسانێک کە توش ئەبن ئەوەی کە حاڵەتی وراست و ژنەتیکەکە هەیەە یانێ یا کەسێک لە دایک باوک تووشی واریس بووە و هەروەها ئەوانش ئەتوانن انتقالی بن بە نەسڵگەر دوای خۆیان و هەروەها تەمەنیش ئەگەر بڕواتە سەر هەرچی تەمەن بڕواتە سەر خاصیت دەمار خاصیت ڕاک پێسومانە کەمێک ئەگۆڕگێت ئەتوانێت ئەوە تاسیری خۆی بێ. دوایەوە لە ژنانە ئەگەر لە ژنانە زیاترە زۆرترە لە پیاوان هۆکارەکەی ئەوەیە لە دۆرانی قاعدگی لە دۆرانی باڵغبوونە لە دۆرانی زایمانە یا لە یاسیگیە بەهۆی تەسیراتێک کە ئەو هورمۆنگەرە تەرشحات ئەو هورمۆنگەر ژنانە کە هەیە ئەوانە خۆی دۆردانێت. من تەوزیحێک لێرە بدەم کە لەسەر ئەوەی کە بە واریسی دووگیانی یا بارداری ناوە بەرگێت ئەو خانمانەی کە دووگیانن ئەو جەنینە لە ڕەحەمە زەختە خاتە سەر قاچیان هەروەها ئەو دەمارانەی کە لە قاچە هەیە ئەوەیە کە هەیە ژنانێکە لە ماوەی دووگیانیە تووشی واریسە بن ئەو واریسە واریسی ئەتوانێت دائم نەبێت دوای زایمانەکە دوای ئەو مناڵبوونەکە ئەتوانێت 3 تا 12 مانگ درێژ کێشێت و دوای ئەوە خۆی بەخۆی و مەحبوبێت و لە زۆربەی حاڵەتەکانە ئەو واریسەکە دوای چە لە کاتی دووگیانیە چە لە کاتی مناڵبوونە درێژ هەیە ڕەونە 3 تا 12 مانگ درێژە خایند و دوایەوە خۆی مەحبوبێتەوە. لە هۆکارەکانی تریش وەستانەکە درێژخایەن یا دانیشتنی درێژخایەن هەردوو حاڵەتەکە ئەتوانێت بێت هۆکاری تووشبوون بە واریس بێ بەتایبەت لە دانیشتنگەرێکی درێژخایەنە ئەو کەسێکە دانیشێ زۆربەی کەسانەکە بەتایبەت نەدانیشتن لەسەر عەرزەکە لەسەر کورسیە ئەگەر قاچیان زەردەری دانن یانە قاچ خەنە سەر قاچ بە ماوەیەکی درێژ ئەوە توانێت دانێت لە هۆکارەکان بێت
یا ئەوانەی کە وەستانێکی سەرپایان هەیە زۆرە ئەوێستن سەرپاوە حتا بە بازە لە شۆڵگەر یا ئیشکەر پیشەکانێڵن کە واریس پیشەی ئەوانە ئەوەتە پیشەگەرێکە زۆرتر لە سەرپا ئەوێسن و سابتبوونەکەیان زۆرترە بەڵام زۆر پیشە هەیە کە هەر لە سەرپاوێزی بەڵام توانی هەر بەدەم پیشەکە و سابت نەوی جوڵە بکەی بیجۆڵیتە و هەم ئێسکەکە هەم ماسوولکەکان ئەوە توانی بەر بەو توشبوون بە واریس بگرێت. یا یەکێتر لە هۆکارەکان ئەوەیە کە زەربە وارد بوونە بە ئەو دەریچەگەرەیسە بە هەر هۆکارێکەوە بێت ئەگەر ئەو شوێنانە زەربەی پێوارد بێت ئەتوانێت بێتە هۆی ئەوە کە ئەو قاچە تووشی واریس بێ ئەو زەربە ئەتوانێت لە حین بە فەرز وەکو یاریکی فوتباڵ بێت یا ئەتوانێت کەسێ بێت کە لە ژێر ئەشکەنجە بێت و زەخت و ئازاری کە ئەیدەن بۆ ئەتراف سندن لێ ئەو شوێن ئەو دەریچانە بەرزەر بکەوێت ئەو ئەتوانێت لە داهاتووە ئەو کەسە تووشی واریس بکات. لێم وێنێشە کە هەروە ئەیبینن وێنەیەکی لای بڵێن لای چەپمان وێنێکە کە دەمارێکی ساقمان پێ نیشانەدا لە ناوڕاستە دەریچەکە ئەبینن کە ئەو دەریچە هەروەکو هەشتە بڵێن بەسراوە کە ئەو دەریچە لە زمانی فارسیە هەیە بەس ئەوای پێڵەن پێ دەریچەی لایەنە کەبوتەری ئەو دەریچەگەر لایەنە کەبوتەریە تقریبا هەر وەکو هێلانێک کۆترکە مەسەڵەن ئەم لە ئەولایەتان بێت تقریبا لەو ناوگوزاری لەو شێوە گیراوە لە وێنەکەی ترە ئەوینین کە دەمارێکە تووشی یانێ لای ڕاستی دەمارێکە سیاڕەگێکە کە تووشی واریس بووە ئەو دەریچە ئەسڵ خاسیەت خۆی لە دەستاوە هەر بەر چاو دیان نییە و خوێنێک زۆرە کە جەمە بووەتەوە کۆ بووەتەوە لە ناو ئەو ڕەگە واریس نیشانە دەگەی لە ژێر پێسە ئێمە بە چاو ئەتوانین ببینین لە نیشانەکانی ئەو ڕەنگە شینە تۆخەی دەمارەکانە یا بەرەو بەنەوشیش ئەڕوات لە نیشانەکان تر کە ئەتوانێت بیبێ ئازارە ئەو کەسانێک کە واریسیان هەیە لە وەسانە سەرپێ یا دانیشتنێکی درێژخاین تووشی ئازارە بن. دوایەوە پێسی دەوروبەری ئەو شوێنەسە کە واریسەکە هەیە لە سەرتاوە خارشی هەیە دوای ئەوە ڕەنگی ئەگۆڕگێت ئەوە نیشانەکانیە بەدەوتم بە چاو معمولی بە چاو غێرە مسلح دیارەکە کەسێک تووشی واریس بوو بە ئەگەر بڕوا بە دوکتریش دوکتەرە بە ئەوەی کە مەگەر بۆ ئەوەی کە بزانێت دەرەجەی تەخریبەکە تا چە ئەنازێکە بێت لە سنوگرافی یا ئەوان لە ڕۆژکردتر استفادەکات بۆ دەرمانی چەند دەرمان بوو پێشتر جەڕاحێکی کلاسیک بوو لە مەرحەلەگەر ئاخرە کە بە وەسیلەی فەنەرێک ئەو ڕەگیانە ئەکێشا لە کاریانە خست یا ڕەوەشی تر بوو کە بە ئسکلۆتراپی ئەناسرێت ئەگەر لەم وێنە کە هاوڕێ هاوکارم زەحمەتی کێشە هاوردی ئەگەر تەوجۆکەین لێرە ئەو ڕەگە ئەو سیاڕەگە کە تووشی واریس بووە دەرمانێکی پێتەزرێ خەکرگێت ئەو دەرمانە لە ناو ئەو ڕەگە کە واریس تووشی واریس بوو بە ئەوێتە هۆی ئەوە کە هەم دیوارەکانی تەخریبەکە دیواری ڕەگەکە تەخریبەکە هەم ئەو دەریچە وەکو سیمانێک ئەی بەسێت یانێ کولەن ئەو دەریچە و ڕەگە تووشی تەخریب و وشکبوو نەکات و دوای ماوەیەکە و جەزب بێت ئەو ڕەگا جەزب بێت جەزب بەدەنێتتر بەرچاویشە نییە یا لە جەڕاحیەکە بێهوشی عمومی لازم بوو ئەبوای بێهوشی عمومی بدرایت کە دوای جەڕاحیەکەیش معموڵەن 2 هەفتە 3 هەفتە یا زیاتر پێویستی بەوە بۆ کەسەکە تووشی کە جەڕاحی واریسی کردووە ئەو جەڕاحی کلاسیکە کە بە تێخ و بەخیە و ئەمانە بڵێن ئەکرا ئەو جەڕاحیە مەرەخەسی گەرەک بوو یانی ئەبووای لە ئیش ئەو کەسە ئیش نەڕات ئەمڕۆ ئەو خەوەرێکە من گەرەک بوو خەمەتانیکەم ئەوەیە کە وا ئەڵێن کە ڕەوشێکی ئاسانتر کەم تەهاجمیتر کەم تامرادیتر وەک یانی وەکو جەڕاحیەکە نییە بە تێخ و
بێهۆشی عمومی کردێت لەم عمەڵە بە لەیزرە کردێت و هەروەها هاوزەمان لە دەستگای سنوگرافی کۆمەکە گیرێت بێهۆشی عمومی لازم نییە ئەو شوێنە فقط بێحسیکی مەوزعیە دەرگێت و ئەو فیبرە ئەڕواتە ناو دەمارەکە بە ئەو سنوگرافی شوێن دەمارەکە یا ئەو سیاڕەکە مشخصەکەن دوایەوە لە فیبرەکە و کە ئەو نور فیبریە یا ئەو لەیزرە ئەنێرن ئەو شوێنە تەخریبەکەن ڕەوشێکی فرە ئاسان فرە سادەست ئەو کەسە احتیاجێکی نییە بێهۆش بکرێن لە 45 دقیقە سەعاتێک تا 2 ساعت نهایەتی ئەو کارە درێژە کێشێت و دوای هەر لە سەر تەختەکە هەڵسا ئەتوانێت بڕواتە دەرەوە پێویستی بە مەرەخەسی دوای عەمەڵ نییە ئازارێکی وای نییە ئەم ڕەوشە تقریبەن هەم لەیزر هەم بە کۆمەک سنوگرافی ئاسانترین ڕەوشە کە ئەمڕۆ بۆی دروستکراوە ئەوەی کە ئەڵێن وەکو بانداژ بکرێت ئەو بانداژە ئەتانێت وەکو گۆرەوی بەکاربێت تا 2 هەفتەیەک دوای هەرم عملیشە ئەوە وەکو عملی واریس کە دوای جەڕاحیەکە بانداجەکەریا یا بە گۆرەوی واریس ئەیانوە تا ماوەیەک ئەبێ ببەسکێت ئەمیش پێویستی بەوە هەیە بەڕاستی ئەمە دەرمانێکی ئەوتۆی نییە یعنی خۆت دەرمانی ئەوەی کە ئەڵێن گۆرەوی واریس ئەو گۆرەوی واریسە فقط دەتوانێت کەمێ لە علایمەکانی علایم مەبەستم ئازار و ئەو ئازارە و یا ئەو کەسێکە تووشی ئەڕواتە ڕێگە شاید دوای ماوەی زۆر وەسعەتی بێت تووشی ماندوویەتیە بێت ئەتوانێت ئەو دەرمانە تەسکینیە بێت یا ئەو دەرمانگەرەیەکە وەکو بەکارتێت دەرمانەکان حاڵەتی حمایەتیان هەیە بە فەرزەو کەسە سرێشەی هەیە تووشی ئازارە بێت ئەو ئازارە ئازارشکێنی پێدەن یا ئەگەر ئەو شوێنە تووشی خوریانە بێت بە فەز پێزەکە تووشی حساسیت بێ ئەنە دەرمانێکی تایبەتی نییە کە بۆ ئەو کەسە بیدەن و گۆرەویەکەش کە هەروە عەرز خەمەتتانەوەگرە حاڵەتێکی تەسکینی و حمایەتی هەیە بۆ ئەوەی کە ئەو کەسانێک کە تووشە من لە هەنە مەرحەلەگەر سەرەتایە ئەوەیە کە ئەڵێن لە حاڵی درێژکێشانە یا لە کاتی ئیسراحەتە هەردوو قاچیان کەمێ بەرزتر بێت لە سەفحی بەدەن لە زەوینە یانێگەتان سەرینت بنەژێر هەردوو قاچیان لە کاتی ئیسراحەت و ڕاکشان یا درێژکێشان لەسەر زەوینە دابەزاندنی کێشە کە دەوری خۆیە بینێت لە واریسە هەروەها ئەو کەسانێکە لە مەراحلی سەرەتایین و واریسیان هەیە نیشانەکانی واریسیان هەیە وا پیشنهادەکرێت کە لە لیباسی تەنگ نەکەنە بەریان لیباس مەبەستی شەواڵی تەنگە کە ئەتوانێت ئەو واریسە بەرەو دەرەجەکانی سەرۆتر بوات و وەکو ئاخرین پیشنیاری ژەگرگێت لە دانیشتن یا دانیشتن بە پای زەربدەریە و یا ئەوە کە قاچ خەنە سەر قاچە لەوەیشە ئەوە خۆیان پارێزن ئەوانەی کە تووشی واریسە بن ئەو پیشنیارانە کراوە لە هەروە کە عەرز خەمەتتانم کرد ئەو شێوە لە جەڕاحی بە لەیزرە شێوەیەکی کەم ئازار شێوەیەکە بەخیەکەی نامێنێت شوێن عەمەڵەکە نامێنێت کەسانێکە تووشی واریسە بن تقریبان کەمێک ئەتوانێت لەسەر حاڵەتگەر دەرونیشیان تەسیر دابنێت چۆن تەغیر شکڵێکە لە ئەندامێکە ها لە بەرچاوە ئەوانە ئەتوانێت تەسیر دابنێ بەڵام ئەم شێوەی لەیزرە ئەتوانێت هەم ئەوەسەکە ئێش و ئازاری کەمە ماوەیەکی کەمیشی ئەوە تەرەونە تا 2 ساعت و دوایەوەش ئیسراحەتی هیوای نییە و شوێنەکەی نیشی دوایەوە نینە بەرچاوە لێرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم حوتۆمە هیوادارم جێگەی ڕەزامەندی گلایەکتان بوێت لێرەوە لەلایەن خۆم و باقی هاوڕێیانم کە زەحمەتیان کێشا بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامە لە خزمەتی ئێوەی خۆشەویستە تا حوتوی تر و بەرنامەیەکی تر
ژیانێکی خۆش و پڕ لە تەندروستیتان بۆ بە ئاواتەخوازم.